سەرچاو فەرمونون بۆ چێڵگەی کوردستان. زۆر خۆشحاڵم ئمڕۆ لە یەکەمین ساڵوەگەڕی دروستکردنی چێڵگەی کوردستان کە چێڵگەیەکی نمونەیی بەدەستی کۆمەڵێک جوتیاری نمونەیی هەم دەڤەرەکە و کۆی شارەکانی تری کوردستان بەیەکەوە کە لە ناو ڕێکخراوێکدا کە کاک حەمید خۆی سەرپەرشتی دەکا، بەڵام جوانی ئەم ڕێکخراوە لەوەدایە لە هەموو ناوچەیەکی هەرێمی کوردستان جوتیارە نمونەیەکان تواناکانیان کردوتە یەک لە چوارچێوەی ڕێکخراوێکدا کە ڕێکخراوی ئەفرێنەری جوتیارانی نمونەیە کە بەڕاستی ئەفرێنەرن و بەڕاستیش نمونەین. من شانازیتان پێوە دەکەم چونکە لە نزیکەوە ئاگام لێە کە چەند بە دڵسۆزی دەتوانن پەرە بە توانە زانستیەکان بە توێژینەوەکان بە هەماهەنگ لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ مامۆستایانی ئەزیز لە وەزارەتی خوێندنی باڵا توانیوتانە داهێنانی زۆر جوان بکەن. ئەم ناوچەیە یەکێکە لە ناوچە زێڕینەکانی کوردستان کە من لە هەموو دیدارێکمدا چ لە ناوخۆی هەرێمی کوردستان و چ لەگەڵ وەفدەبیانیەکان کە دێن یەکەم شوێن کە باسی کەم ئەم ناوچەیە ناوچەیەکی پڕخێر و بەرەکەت و زێڕین بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بتوانین لە ڕووی کشت و کاڵیەوە دووبارە ئەم کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایەکی کشت و کاڵی بووە بیگەڕێنینەوە سەر ڕێچکە ئەساسیەکەی خۆی. ئەوەی کە بۆ ئێمە مای خۆشحاڵیە من زۆر جار جەخت لەوە دەکەمەوە لەوانەیە هەندێک ژمارە لە لای کۆمەڵێک کەس کە باسی لێوە دەکەی شتێکی ئاسایی سیر بکرێت، بەڵام زۆر گرنگە تۆ لە ماوەی 3 ساڵدا ئاستی سەرمایە گوزاری لە بواری پەرەپێدانی کردی کشت و کاڵ لە 1.8ەوە بەرز بکەیەوە بۆ نزیکی 110. ئەمە گۆڕانێکی نەوعیە تۆ قەناعەت بە سەرمایەدارێکی خۆت بکەیت کە لە کۆمەڵێک بواردا لەوانەیە سەرمایە گوزاریەکەی کە خستە بێتیە خزمەتی ئەم وڵاتەوە بە خێراییش قازانجەکەی وەرگرت بێتەوە. سەرمایە گوزاری لە بواری کەرتی کشت و کاڵدا قازانجی سەریعی نییە، بەڵکو مەدایەکی درێژخایەنی پێویستە بۆ ئەوەی بتانی دەستەبەری ئەو سەرمایە بکەیەوە کە سەرفت کردووە و لە دواتریشدا بکەوێ سەر قازانج و بازار بۆ خۆت پەیدا بکەیت. بۆیە من خۆشحاڵم وەکو وەزیری کشت و کاڵ ئێستا ئەو خۆشەویستیە لە ناو سەرمایەدارەکانی چ نێوخۆیی چ بیانی کە دێنە کوردستان دەبینم بۆ ئەوەی کە لە بواری کەرتی کشت و کاڵدا پیشەسازی خۆراک پیشەسازی کشت و کاڵی طبعاً بە پاراستنی ئاسایشی خۆراک پەرە پێ بدەین. ڕاستی بازاڕەکانمان لە ڕابردوودا بازاڕی ساختکردنەوەی بەرهەمی هاوردە بووە. طبعاً ئەوە بەتەنها بە وەزارەتی کشت و کاڵ ناکرێت، ئێمە پێویستمان بە توێژینەوەی زانستیە، ئێمە پێویستمان بە هەماهەنگیە لەگەڵ زانکۆکانی کوردستان کە من سوپاسیان دەکەم بەدەیان تاقەی گەورە لە بواری کەرتی کشت و کاڵ و ڤێتەرنەری و ئاودا پێدەگەیەنن و دەیخەنە خزمەتی پەرەپێدانی ئەم سێکتەرە. بەڵام ئەوەی کە لە ڕابردوودا یعنی مایەی نیگەرانی بووە خواز لەسەر تەنانەت ڕۆیشتنی خوێندکارەکانمان بۆ ئەو بەشانە کەم ببەوە. بۆیە ئێمە لە ماوەی کارکردنمان لە وەزارەتی کشت و کاڵ هەنگاوێکمان ناکە من پێم وایە هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی ئەم توانایە بەگەڕ بخەینەوە چ لە ناو چێڵگەکانی خۆمان چ بیبەستینەوە بە بازاڕی هەرێمی کوردستان. ئەو بوو یاسای سەرپەرشتیارانی پرۆژە کشت و کاڵیەکانماندانا لە چەند ڕۆژی ڕابردوو ئیعلانی ئەومان کرد کە ئێمە نزیکەی 5,000 هەلی کار دەتوانین بڕەخسێنین بۆ سەرپەرشتیکردنی پرۆژە کشت و کاڵیەکان. طبعاً کۆمەڵێک بنەمای هەیە، کۆمەڵێک تعلیماتمان بۆ دەرکردووە، گشتاندنمان کردووە کە من ئومێد دەکەم ڕێژەیەکی زۆر لە دەرچوانی کۆلێژەکانی کشت و کاڵی و ڤێرتەرنەری بتوانن سودمەند بن لێی و بتوانن ڕۆڵێکی کاریگەر بجێڕن. حتمما لە پەروەردەکردنیشیاندا لە ماوەی خولیشیاندن پێویستمان بەتوانای زانکۆکان دەبێت کە من دڵنیام هاوکاری و پاڵپشتیمان دەکەن.